سەرەتا سپاس بۆ بەڕێستان من هاوژین عوسمان لێپسراوی سندیکای کارمەندانی تەندروستی لە پارێزگای سلێمانی. ئەمڕۆ ڕۆژی جیهانی چارەسەرکارانی سروشتی بەرز ڕاگیرە. مەفروض بوو لە چەند ڕۆژێک پێش ئێستا مدەیەک پێش ئێستا مناسبەیە بکرێت، بەڵام لەبەروی کۆمەڵە چالاکی تر هەبوو خرایە ئەمڕۆ لەسەر ئاستی پارێزگای سلێمانی نزیکەی 350 چارەسەرکاری سروشتی دامەزراومان هەیە لێرە کۆکرانەوە بۆ ئەوەی هەم ئەم ڕۆژیان لێ پیرۆزکەین و گوێ لە معاناتیان بگرین و بایەخ بە پیشەکەیان بدەین. وەکو چارەسەری سروشتی لە ڕابردوو بایەخ بەم پیشە نەدراوە. سیستەمی تەندروستی هەمیشە بایەخی بە دەرزی، بە دەرمان، بە نەشتەرگەری داوە، کەمتر بایەخی بەم پیشەیە داوە. هەر بۆیە دەبینی ژمارەی ئەوانەی کەم پیشەیان هەیە لەناو سیستەمی تەندروستی ژمارەکەیان کەمە و ئەوانش کە دانەمەزراون هەموو 120 کەسن لە ناو 70,000 کەس کە دانەمەزراوە لە پارێزگای سلێمانی. بۆیە ئێمە وەکو سندیکای کارمەندانی تەندروستی و برادرانیش وەکو تەندروستی سلێمانی ئەمڕۆ ئەم چالاکی ڕێکخرا بە پشتیوانی کۆمەڵێک لایەن و بەڕێزی کە ناوناوەندی تەندروستیا بوون بۆی گرنگی بە پیشەیە بدەین. لە دنیاە خەڵک ئێستا ڕووی لە وەرزشە، ڕووی لە جوڵەیە، ڕووی لە تەکنیکەکانی تەکنیکی گەرمی و تەکنیکی ساردی و تەکنیکی کارەبایی و ئامێرەکان و ئەوانەیە کەمتر ڕوو لە دەرمانە. ئەگەر پرسیارێک لە کەسوکاری خۆمانکەین کە لە ئەوروپان یا لە وڵاتە پێشکەوتەکانن زۆر بە ناڕەحەت دەرمانیان نەدەنێ، لەبەرەوە ڕێگەی تر بەکارهێنن بۆ چارەسەر کە پێوتر چارەسەری سروشتی یا چارەسەری فیزیایی. ئێمە 29 سنتەرمان هەیە لە پارێزگای سلێمانی. ئەم 29 سنتەرە پێویستیان بە کارمەندە، پێویستیان بە ئامێری تازەیە، پێویستیان بە شوێنەکانیانە بۆیان نۆژەنکرێتەوە و پێویستیان بە ڕاهێنان هەیە. ئێمە بەشی چارەسەری سروشتی تەنها پەیمانگایەک بوو لە پەیمانگای تەکنیکی سلێمانی. ئەم بەشە لە 2015 بۆ 16 داماخست لە بەرەوەی دەرچۆکانی دانامەزران داماخست بە هەوڵی سندیکا داماخست و ئێستا خۆشبەختانە لە کەرتی تایبەتیش بەرەو پێش چووە. 5-6 ساڵ پێش ئێستا تەنها 5 جێگە هەبوو لە سلێمانی کە ئیشی چارەسەری سروشتیانە کرد و هەڵگری بڕواناوی چارەسەری سروشتی بوون. خەڵکانێکە میشەیە کرد کە هیچ شادەیەکیان نەبوو یاخود شەهادی تریان هەبوو کە نزیک بوو لەم پیشەکە بۆیان نیە لە بوارە کارکردن. ئێمە وەکو سندیکا بە هیمەتی قایمقامێت و بە هیمەتی لایەنی حکومی توانیمان ئەم پیشە ڕێخینەوە. ئێستا 50 سنتەر و شوێن هەیە لە پارێزگای سلێمانی کە ئیشی چارەسەری سروشتی تیاکرێ، واتە لە ڕووی کەرتی تایبەت بایەخێکی زۆری پێدراوە و گەشەیەکی خێرا ئەکا و پێویستی بۆیە لە ڕووی ئەکادمی و زانستیشەوە بایەخی پێ بدرێ. ئێمە لە ماوەی 3-4 ساڵی ڕابردوو 22 خودمان بۆم پیشەیە کردوتەوە و هۆبەی تاقیگەکان لە بەڕێوەبەتی گشتی تەندروستی سلێمانی کە ئیشەکانی هین بڵێ عەفو هۆبەی چارەسەری سروشتی کە ئیشەکانی ئەم پیشەیە ڕێکەخاتەوە تەنها لە پارێزگای سلێمانی ئەم هۆبەیە هەیە. ئەویش بە هیمەتی سندیکا ئەم هۆبەیە ڕێکخراو و ئومێدمان وایە لە ئایندە بتوانین خزمەتێکی زیاتریان مثلا هاوکاریکردنی کارمەندێکە من یەک ڕوونکردنەوە لەسەر من چارەسەرکاری سروشتی زانا ساڵح مەحموود لە نەخۆشخانەی فێرکاری دەوامەکەم لە ساڵی 2001ەوە لەم بوارەیە ئیشەکەم. سەبارەت بەم پانێڵە بەڕاستی ئێمە ساڵانە ئەم یادە ئەکەینەوە یادی چارەسەرکارانی سروشتی و ئەو شتانی کە کراوە لە ماوەی ئەو ساڵەیە چی شتێک کراوە بۆ نەخۆش چۆن چی بۆچی نەبووە و هەروە کۆمەڵێک پێشنیارەکرێ بۆ بەرەو پێشبردننی بوارەکە. بەڕاستی ئەوەی کە جێگەی دڵخۆشی ئەم ساڵ ئەومان بۆ کراوەتەوە کە هەوڵدانە بۆ کردنەوەی کۆمەڵەیەک وەکو کۆمەڵی چارەسەرکارانی سروشتی لەژێر سای سندیکەکانی تەندروستیە. بەڕاستی ئەمە شتێکی دڵخۆشکەرە بۆ ئێمە کە هەوڵەیە کارەکانمان زیاتر بەرەو پێشەوە بەرێت و دەنگمان بە لایەنەکانی سەر و خۆمان بگەێنێ بۆ دابینکردنی پێداویستەکانمان. چارەسەری سروشتی بەشێکی گرنگە لە بڵین لە بواری تەندروستیە. بەڕاستی بەشێکی گرنگە، یعنی چەند ساڵێکی گرنگێکی زۆری پێدرێ لە بەتایبەتی لە شاری سلێمانیا. کەسێک کە بێوێت چارەسەری سروشتی بکات پێویستە پێش هەموو شتێک پێویستە لە بوارەکەیە بخوێنێت، شەهادەی هەبێ و هەروەها شارەزایی هەبێت. دوایەوەی کە شەهادەی وەرگرت دەتوانێت وەکو چارەسەرکاری سروشتی ئیش بکات. وەکو نەخۆشخانەکان بەتاکید وەکو هەموو بوارەکانی تر لە نەخۆشخانەکانیشە لەم بوارەی ئێمەشە کەم و کورتی هەیە، ینی ئەوە هەیە بڵێن یەتە بەردەمت بەتایبەتی لە ڕووی چۆنەڵی جیهاز و لە ڕووی شوێنی چارەسەری سروشتیەوە لەوانەیە گرفتمان بۆ دروستە بێ زۆرجار. چارەسەری سروشتی جۆری زۆرە، ینی بەتایبەت بۆ نەخۆشیەکان یان ئێمە چارەسەری سروشتی بۆ زۆربەی زۆری نەخۆشیەکانەکەینەوەی کە بڵێن ئینزیلاقی پشتیانە ئینزیلاقی ملیان هەیە
سەوەفانیان هەیە لە ئەژنۆکانیانە بە تایبەتی لە هەموو جونگەکانیانە ئەو نەخۆشانەی کە بڵێن بریناریان هەیە لە حەبلی شەوشیان ئەو نەخۆشانی کە جەڵدەیان هەیە لە زۆربەی زۆری نەخۆشیەکانە ئێمە چارەسەری سروشتی دەورێکی زۆر گرنگی هەیە لە هێنانەوەی نەخۆش ڕاهێنانەوەی نەخۆش بۆ ناو کۆمەڵگە. سندیکا کتاب بکەن بۆ زەڕی بە کتاب بکەن بۆ کارمەندان تا ئێمە خەڵاتمان بۆ بەڕێز هاوشین کاک هاوشین